بەپێی ئامارەکانی نووسینگەی سۆرانی مافی مرۆڤ ئەمساڵ لە سۆران زیاتر لە 930 پێشەلکاری تۆمارکراوە. نیوەی ئەو پێشەلکاریانەش ئاشکرا نەبوونە و بکەرانی ڕوبەڕووی یاسا نەکراونەتەوە. 930 تاوان یاخود دەتوانین بڵێن تاوان و پێشێلکاری لەم سنوورە ڕوویداوە 425 ئاشکرا بووە کە ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆرە بەنسبەت ئێمە بەشێکیان ئاشکرا نەبوون ئەمەش ئیشی لەسەر دەکرێت بەڵام خۆی لە خۆیدا ئێمە پێمان وایە وەکو بری لێکۆڵینەوە ماوەیەکی درێژتر بکۆلیت نە کەسێک کە تۆمەتبار نەبێت یاخود تاوانبار نەبێت دەستگیر بکرێتن پێشێلکاری دەرهەق بکرێتن. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو ئامارانە کە لە سنووری ئێمەدا هەیە. کارپێکردنی منداڵان بە شێوەیەکی تەواو پێچەوانەی پرەنسیپەکانی مافی مرۆڤ و بردومان و تۆبارانی بەردەوامی ناوچە سنووریەکان و دروستکردنی ترس و دڵەڕاوچێ هاوکات زیانگەیاندن بە خەڵکی سڤیل و گوننشین جۆرێکی ترە لە پێشێلکاری مافی مرۆڤ لەلایەن وڵاتانی دراوسێ بەرامبەر دانیشتوانی سنوورەکان ئەنجام دەدرێت. بە شێوەیەکی گشتی نەک هەر ئیداری سەربەخۆی سۆران لە دەڤەرە بەڵکو لە هەرێمی کوردستان ئەبینین ڕەوشی مافەکانی منداڵان بەڕاستی لە ئاستێکی خراپدایە. ئەو ئەگەر بەنێو شەقامەکان و بەنێو ترافیک لایتەکاندا بگەڕێ ئەبینین ژمارێکی ئەکجار زۆر لە منداڵی تەمەن بچوو لە نێوان تەمەنی 5 ساڵ 6 ساڵ ئەبینین خەریکی کارکردنیان ئەوە تا دەرۆزەیان پێ ئەکرێتە. ئەم منداڵانە ڕوبەڕووی کۆمەڵێ قسەی ناشیا ئەبنەوە بگرە جاری وهەیە ڕوبەڕووی دەستدرێژی ئەبنەوە لە کۆتاییدا وای لێ دێت تاکێکی لاساری لێ دەرەچێت لە کۆتاییدا ئەم تاکێکی تەندروست ناکەوێتە نێو کۆمەلگا وڵاتانی دراوسێ بەبێ ئەوەی کە هیچ فلتەرێکیان هیچ حسابێک بۆ یاسا بکەن پێشێلیەکان و بردومانی ناوچە سنووریەکانەکەن. ئەمەش پێچەوانەی یەکێک لە ڕوکنەکانی وڵاتە کە ڕوکنی سەروەری ئەسیادا کە هەر کاتێک پێشێلی سیادەی وڵات کە وڵات ینی دەکرێت بە شێوازێکی نێودوڵەتی مامەڵی بکەمە نێو چوارچەوەی قانونی نێودوڵەتی بەو شێوێش کە دەبێ وڵاتانی دەرەوەش کە اتفاقاتیان لەو اتفاقاتی بەشدارن بێنە سەرخەت و لەوەی کە ئەو پێشەلکاری نەکرێت چونکە پێچەوانەی هەموو ئەو خاڵ و مەبادیئانن کە لە جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ و اتفاقاتەکانی ترکە لە دوای ئەو دێن باس کراون. 10 دیسەمبەر ڕۆژی جیهانی جاردانی مافی مرۆڤ ساڵانە لە هەموو جیهان ئەو ڕۆژە بەرزڕادەگیرێت بەڵام پێشێلکاری بۆ سەر مافی تاکە کەس و هاوڵاتیان بەگشتی ساڵانە لە زیاد بووندایە بە چەندان شێوە و ڕێگای جیاواز لە بەرامبەر تاکەکان ئەنجام دەدرێت بە تایبەتی ژنان و منداڵان بە ڕێژەیەکی زۆر. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.